ساڵی 2022 عێراق بە چەندین بارودۆخی سیاسیدا تێپەڕبووە لەمڕۆ باس لە گرنگترین ڕووداوە سیاسیەکانی سەرەتا جیهان هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە نێویشیاندا عێراق و هەرێمی کوردستان دەکەین کە کاریگەری ئەم ڕووداوانە لەسەر جیهان هەروەها عێراق هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەبن هاوکات باز لەو کۆبوونەوە و لوتکە و ڕێکەوتنانە دەکەین کە وڵاتانی جیهان کاریان لەسەر کردووە بە کە بەشێکیان عێراق تێیدا بەشدار بوو نەپرسین کۆی پرۆسی سیاسی ساڵی 2022 عێراق یاخۆت لە جیهاندا بە گشتی چ کاریگەریەکی لەسەر بارودۆخی گشتی جیهان و هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێهێشتووە و هەروەها بۆ داهاتوو جێ دەهێڵێت ئەمە گفتوگوی زیاتری ئەم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لای من میوانە بەهرۆز جعفەر بەڕێوەبەری ئینستیتیوتی مدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی کاک بەهرۆز بەخێر هاتی باینتان باش زۆر سپاس بە ئامادەبوونت سپاس بەیەوە کاک بەهرۆز سەرەتامەوێت تێڕۆینی جانابەت بۆ ڕوودا و گۆڕانکاریە جیهانیەکان لە ساڵی 2022 بزانم هەروەها لەگەڵەوەشدا بە بۆچوونی جەنابەت بە پێ و توێژینەوانی کێوە لە پێی مانگەکەتان کردوتانە خۆت با بڵێن ساڵی 2022 بەگشتی بۆ عێراق بەگشتی بۆ جیهان با بڵێن ببوورە هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێویشیاندا عێراق و بۆ کورد چۆن بووە؟ سپاس دووبارە هیوادارم ساڵی ئایندە کە ساڵی 2023 ساڵی بنیادنانی ژێرخانی پەروەردەی هەرێمی کوردستان و بنیادنانەوەی کەسێتی ئینسانی کورد بێ هیوادارم ساڵی 2023 ساڵی دوورخستنەوەی هەڕەشە و مەترسیەکان بێ لەسەر کوردستان پاراستنی ئاسایشی تاک و کۆمەلگا و ئابووری و سیاسەتی هەرێمی کوردستان بێت ئەکید زیادکردنی هەر ساڵێک چ لەسەر ئاستی تەمەنی تاک خۆمان بیگریت لەسەر ئاستی کۆمەلگا لەسەر ئاستی دەوڵەت لەسەر ئاستی سیستەمی نێودەوڵەتی کەڵەگەبوونی زیاتری ئەزمونە بڕوای بەشێکی زۆر لە زانایان هاتنی ساڵێکی نوێ کەڵەگەبوونی ئەزمونێکی نوێ ئەزمونێکی نوێمان هەیە من و تۆ هەر کەسێکی دیکە 10 ساڵ پێشێستا تێگەیشتنان وەکو ئێستا نەبووە ئەکید پێویستە ئەم ساڵەش کە تێپەڕێت بۆ هەر میلەتێک بۆ هەر نەتەوەیەک بۆ هەر دەوڵەتێک بۆ کۆی بۆ نەتەوەی گرتۆکانیش بە کۆمەڵی ئەزمموی نوێ بچنە ساڵێکی نوێ بە کۆمەڵی پلانی نوێ بچنە ساڵێکی نوێەوە ساڵی 2022 کە ئەمڕۆ کۆتا ڕۆژە و کۆتا ڕۆژی شەمەی ساڵی 2022 ئێمە لێرە گفتوگۆەکەین ئەکید کۆمەڵی ڕووداوی نەک هەر سیاسی نەک هەر ئابووری بەڵکو ڕووداوی ژینگەیی وەرزشی فیزیایی پزیشکی داهێنان یەک لە دوایەک لە جیانە ڕویان داوە کۆمەڵی کارەساتێک لە دوایەکیش ڕویاندا کۆمەڵی هەزەی یان لەرزینی گەورەش ڕویاندا لە جیهانە بە نمونە لە ساڵ 1970 تاوەکو ئەمڕۆ ئەو هەڵاوسانە ئابووریە جیهانی کە دەستی پێکردووە ڕووی نەداوە ساڵی هەڵایسانی ئابووری بوو ساڵێک بوو ڕووداوی باش باششی تیاوە بۆ نمونە بۆ یەکەم جار دەنگ و ڕەنگی کۆرۆنا نەما لە ناو کۆمەڵی ئێمە لە ناو میلەتانی جیهانە کەمتر باسەکری و کۆرۆنا کۆتایی پێهات ساڵێک بوو کە ئەگەر بە نسبەت وڵاتە زلێزەکانەوە بیگری بەریتانیا کە ئیمپراتۆریەتێک بۆ لە جیهانە تەواجودی هەبووە لە ماوەی 2 مانگە 3 سەرۆکۆ وەزیرانی گۆڕی تووشی هەڵاوسانێکی گەورە بوونەوەوان لە ڕژینگەیەوە لەم مانگی پێم وابێ ئۆکتۆبەرا بوو تەنها لە پاکستان بەهۆی لافا و تێکچوونی کەش و هەواوە لە ماوەی 10 ڕۆژە 22 میلیارد دلار زەرەر لە وڵاتە کەوت لە زۆر یعنی ڕووداوی فیکری داهێنانی جۆرا جۆرمان بینی لە 2022 بۆ نمونە مرۆڤ توانای مرۆڤمان بینی کە لە ئاستی داهێنان و لە ئاستی پێشکەوتنا گەشتوتە چه ئاستێکە کەشفی گەردونیان کرد لە ڕێگەی تەلەسکۆپی جێمس وێبەوە توانیان تەمەنی گەردون کەشف بکەن لە ڕێگەی ناساوە کە 13 میلیارد ساڵ تەمەنی ئەم گەردونەیە لە ڕووی پزیشکیەوە لە زۆر مەجای دیکە ئێمە شاهیدی زۆر ڕووداوی گەورە گەورە بووین بەڵام ئەوەی گەورەترین ڕووداو بوو بە بڕوای من بریتی بوو لەوەی پێم وابێ هەر مانگۆنیە پێشەوەی جەنگی ئۆکرانیا و رووسیا ڕووبات هەر لەم شوێنە لەگەڵ جەنابتانە باسی ئەوەمان کرد کە ئەو جەنگە ڕووەدا بەداخەوە ڕوویدا ئەم جەنگە کارەساتێکی گەورەی بەدوای خۆیان ناو 32 میلیۆن مرۆڤ تووشی کۆچکردن و ئاوارە و ئەوانە بوونەتەوە بە وڵاتانی ئەوروپایە ئەکید ئەمەش کارەساتی مرۆیی بە دوای خۆیان هێناوە
بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست شۆکرێمە بەرەبەرە بین بەرەو عێراق و هەرێمی کوردستان باسی بکەین. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە کۆمەڵێک گۆڕانکاری سیاسی یەک لە دوای یەک ڕوویاندا. بۆ نمونە بۆ یەکەم جار ئیسرائیل و ئیمارات پەیوەندیەکانیان بە فەرمی ئاسایی کردەوە. تورکیا و ئیسرائیل کە من کتێبێکم ێ ساڵی 2016 لەسەر عیلاقاتی ئەم دوو دەوڵەتار چەند پێم وانیان بە تەواوەتی ئەم عیلاقەتە ئاسایی کردبێتەوە، بەڵام فۆرمەڵی باڵوێزی ئیسرائیل لە تورکیا دەست بەکار بوو پێچەوانەشەوە پەیوەندیەکانیان ئاسایی کردەوە. ڕووداوەکانی دیکەی وەکو منتیقەی قەوقاز ئەم شەڕی نێوان ئازەربایجان و ئەرمینیا لەسەر ناگۆرنۆ کارەباخ ئەمە بەرەو پاکتاوێکی نەژادی گەورە ڕۆیشتووە ئێستش دەستی پێکردوتەوە. ئێرانمان بینی ئەوە ئەمڕۆ پێم وابێ 99 ڕۆژە خۆپشاندانە، ئەوش بەهۆی ترسشکانی خەڵکی چۆنەڵی ستەم لێکرا و لە بەرامبەر ئەو ڕژێمەی کە حکم ئێرانەکات. تورکیا من 2010 کاچوین بۆ تورکیا $100 100 لیرەمان وەرەگرت، لە 2022 بینیمان $100 1860 لیرەمان وەرەگرت، یعنی زیاتر لە 100 بۆ 630 بەهای ئابووری یان بەهای دراوی تورکی دابەزینی بەخۆیەوە بینیوە. بیهێنە بۆ قەتەر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ یەکەم جارێمە فیفامان بینی یان مۆندیالمان بینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە قەتەر. ئەمەش مانای جۆراوجۆریە بۆ هەر بۆ خۆی ئەکرێ بەرنامەیەکی لەسەر بکرێ. ئەمە ئاوها لە زۆر ڕووداوی گەورەی دیکە ڕویان داوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بەڵام ئەکید ئەمانە کارەگەربێنە ناو عێراقشەوە کاریگەری لەسەر هەرێمی کوردستانە بێت، چکە بە پێ کۆمەڵە نەزەڕیات بە تایبەتی ڕیالیستە نوێیەکان لە پەیوەندین و دڵتیەکانە هەموو ڕەشەکان هەموو ئەو کێشانەی کە ڕوودەنە ناوخۆی کۆمەڵیەکە لە دەرەوە دێن لە دەوروبەرەوە دێن. بۆ نمونە ئەگەر هەڵاوسانی ئابووری نەبووە و نرخی نەوت بەرزەوە نەبووە و شەڕی ئۆکرانیا نەبووە نرخی خۆراک بەرز نەیە بۆیەوە وەنیە نرخی خۆراک لە هەرێمی کوردستان بەرز نابووە. لە عێراقی شادیسان کۆمەڵی ڕووداوی یەک لە دوای یەک ڕوویاندا کە من پێم وایە هاوشانی ئەو ڕووداوانە نینیان هاوشانی ئەو پێشکەوتن و چوونە پێشەوانە نین کە لە دنیای ڕوویانداوە. باشە گەرێم بین لە جیهانەوە دووبارە دەست پێ بکەینەوە. لە سەرەتای دروستبوونی یاخود با بڵێن هەڵگیرسانی شەڕی ئۆکراین و رووسیاوە پێشەوەی کە جەنگەکە ڕووبات پێشبینی وەک باست کرد پێشتر پێشبینیمان بۆ کرد کەم جەنگە ئەگەری ڕوودانی زۆر نزیکەوە هەروەها ڕوودەدات. لەگەڵەوەشدا ترسی ئەو هەبوو کە وەک زمانی یەکێتی سۆڤیەت ببێتەوە بە سێ جەمسەری، بەڵام لە ئێستادا دەتوانین بڵین ئەمریکا توانیوێتی بە تەواوەتی یەک جەمسەری خۆی بپارێزێت لە جیهانە یاخود با بڵین تەنها بە ڕواڵەت ئەم یەک جەمسەری ماوەکو مامەڵەکردن بووە بە دوو جەمسەری. من جالەوە وەکو تۆژەرێک سەیری ئەمە بکەم وەکو کوردێکیش سەیری ئەمە بکەم ئەوەیە کە سەردەمی ئێستا سەردەمی جەنگی سارد نییە کە لە دوایە جەنگی جیهانی دووەمەوە ئەوەی ئەو ململانەیە ئەکرا. سەردەمی ئێستا سەردەمی ئەگەر ناوی بنێ سەردەمی مۆدرنیتی زیاتر چانسەدا بە من بە تۆ بە میلەتان بە کۆمپانیایەک کە خۆی بستەلمێنێ بوونی خۆی بستەلمێنێت. پێش 50-60-70 ساڵ پێش ئێستا هەموو کورد محاوەلەیەگر بگاتە ئەمریکا جویان لێ بگرن لە چاخانەیەکە وەکو بەڕێز خوا لە خۆش و جنابی مام جەلال زۆر نمونەی هەیە لەسەر ئەوە. بەڵام ئێستا ئەبینی تاچێک ڕێکخراوێکی هاکەزایی کچ کوڕێکی گەنج پیرۆکەیەکیانەیە بە ئاسانیەگەنە وەزارەتی خارجی ئەمریکا کەواتە لە ڕێگەی هاشتاگێکەوە بە ملیارەها مرۆڤ یا بە 100 ملیۆن مرۆڤ دێتە سەرخەت لەگەڵ تۆ. یعنی ئەم وەزعەت چانسێکی داوە بە تۆ کە تەواجود هەبێت لەگەڵەوەی کە ئێستا کە لەگەڵ تۆ قساکەم ئیدارەی ئەمریکا لەم ڕۆژانەی ڕابردووە بودجەی ئەمریکا تەزدیقرا کە تڕیلیۆنێک و نزیکەی 800 ملیار دۆلارە 750 ملیار دۆلار بۆ وەزارەتی بەرگری بۆ پنتاگۆن سەرف کراوە. ئێستا ئیدارەی ئەمریکا زیاتر لە 800 بنکە و بارەگای سەربازی لە هەموو دنیای بڵاوە پێکردووە. کەواتە ئەمریکا توانێتی لە ڕووی سەربازیەوە لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی هێزی ئابووریەوە خۆی بستەلمێنێ. ئێستا ئەم قەیرانی ئەزمەی دۆلارە ڕاستەوخۆ پەیوەندی بەوە هەیە کە ئیدارەی ئەمریکا فەرزی کردەوە بەسەر بانقی مەرکەزیە چونکە سیاسەتی نەختینەی عێراق بەستراوە بە سیاسەتی بانقی مەرکەزیان
وەزارەتی خەزیێنەی ئەمریکاوە هەر بەرمینە نەوتێک لێرە ئەفرۆشێت ڕاستەوخۆ ئەچێتە بانقێکی ئەمریکیەوە بەڵام ئیدارەی ئەمریکا تحکومەکە بەسەر سیاسەتی دارایی عێراقا لە بەرژەوەندی خۆی بەسەر جیهانی بەڵێ ئەی تەبعەن ئەمە مەبەستەوەیە چۆن لەسەر ئاستی ئینتەرناشناڵەوە کە ئەمریکا ئەگەر تۆزێک بە عەشوایی ناوی دەم سپی جیهانە ڕژ سپی ئەم جیهانە یان تاک جەمسەرە نەیتوانێت سەرکەوتوی بۆ وەکو پێویست ئەکید پرسیار کەوتوتە سەر کەسێتی ئەمریکا لە ئەفغانستانی سەبارەت بە عێراق سەرکەوتوو بۆ یاخودنا لە پێم وایە سەرکەوتوو نەبووە بە تەواوەتی چونکە ئەمریکا پشتی بە کۆمەڵێک کەسێتی هەلپەرستی چوزانم خەڵکی میلیاردێری یان خەڵکی هەلپەرست و خۆپەرستی سیاسی بەستۆ لە عێراق و لە هەرێمی کوردستانیشە خەڵکێکمان هەبوو واجهەی ئیداری ینی سیاسەتی ئەمریکی و بەڵام لەگەڵەوەشدا دەستوەردانەکانی هەر بەردەوامە ئەمانە خەریکی خۆیان بوون لە بریەوەی خەریکی بەها باڵاکان بن لە بریەوەی خەریکی بڵاوە پێکردنی دیموکراسی بن لە بریەوەی خەریکی پێکەوە ژیان بن بڵاو پێکردنی کەلتوری پێکەوە ژیان بن ئەمریکا لەمەیە سەرکەوتوو نەبوو لە ئەفغانستانیش بینیمان کە کشایەوە بای 800 ملیار دلار چەک و تەقەمەنی و چەک و چۆڵە و کەرەستە کەوتە دەست بزوتنەوەی تالیبان ئەمەکەی لەکوێ سەرکەوتووە لەبەرەوە زۆر نمونەی دیکە هەیە بەڵام هەر بوونی ئەمریکا زامنی بوونی حاکمێکە بە پێوە وەستابێت زامنی ئەوەیە کە فەوزای ئیقلیمی ڕوونەدا بە بڕوای من ئێستا ئەگەر ئیدارەی ئەمریکا نەبێ خۆ بە شەو ڕۆژێک ڕۆژاوی کوردستان خۆتان زان تورکیا چیلیەکە ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی یعنی ئینسان نابێت تۆزێکەوە بێت ئەوەی کە بۆ کورد کراوە بێ ئێمە بە بیری خۆمان بێنینەوە ئێستا حاڵی حاضر ئیدارەی ئەمریکا و بەشێک لە نوێنەرایەتی گیانەکان کە ئێمە مامەڵەمان لەگەڵیانە کردووە ئەو مەسجە بەردەوامە نێرن نیگەرانن لە یەک نەخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بۆ ئەگەر ئێمە ئەم هێزانەیەک بخەینەوە ئەتوانین سبەینە داواکاری دیکەشمان هەبێت لە جیهان و لە ئیدارەی ئەمریکا بە پێچەوانە شۆ باشە دەزانین کە وەک خۆشت پێشتر ئاماژەت پێدا بەهۆی شەڕی ئۆکراین و رووسیاوە هەڵاوسانێکی گەورە بە تایبەت لە ساڵی 2022 گەورەترین هەڵاوسان لە چاو ساڵانی ڕابردوودا لە جیهاندا دروست بوو بێگومانە مەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە نێویشیاندا گەربێن باسی بکەین عێراق و هەرێمی کوردستانیشی لێ بێبەش نەبوو کاریگەری و جەنگە بەسەر هەموو جیهانەوە هەبوو هەرێمی کوردستان با بڵێن یاخود عێراق دەتوانێت تەحەدیەکی وا بکات کە لە ساڵی داهاتوودا بتوانێت بۆ نمونە کۆتایی بەم دۆخە بهێنێت یاخود پلان و بەرنمێکی وای هەبێ بچێتە ساڵی نوێ من لەبەر ئەوەی کاتەکە ڕەنگە وەکو پێویست نابێت بۆ گەر بە کورتی باسی هەموو بابەتەکان ئەی بەستم بە کوردیشەوە من قەناعەتم وایە ئەمە کۆتا دەرفەتە لە بەردەم عێراق و ناڵێم هەرێمی کوردستان چوارێمی کوردستان بەڕاستی لە نێوان ئەم هەموو جێرم و کێشەی کە باسم کرد لە ئێران لە تورکیا لە سووریا لە عێراق لە هەموو شوێنەکانی دیکەی دەوروبەرە هەرێمی کوردستان نتوان بڵم سەقامگیرترە لە ڕووی ئابووری سیاسی ئەمنیشەوە ڕاستە کێشە هەیە بەڵام زۆر سەقامگیرترە لە ڕووی ئابووری ئێوەکو ئێمە بەسڕە ببینی ێزانی چ وێرانە هەیەکە ینی چ وەزعێکی خراپە ئەگوزارێ بۆیە لە بەردەم عێراق ئەمە کۆتا دەرفەتە من ئەیبینم ئەم کابینەی کە ئێستا بەڕێ سوودانی هاتۆتە سەرکار کابینەیەک بوو کە بێت کێشەکان چارە سەرکار بەڵام قەنەعاتی من دوو کێشەیە جگار گەورەی زیاد کردووە بۆ عێراق ئەم دوو کێشەیە ئەبنە مای ئەوەی کە ئەم کابینێش فەشەل بێنێت کە فەشەلی چێنە یان بەرێکەوتنی کۆمەڵایەتی ڕۆدار شەقام خوێنێکی زۆر ئەرشەیان هێز و لایەنە چەکدارەکانی عێراق بە یەکایکێشنیان دەستێوەردانی ئیقلیمی و دووەلی دێت وەزعێک دروستە بێت ئەبێ ئێمە وەکو کورد ئامادە بین لەسەر پێبین بۆ ئەم ڕووداوەی کە بەڕێوەیە بەڵام دەرفەتەکە چی بوو دەرفەتەکەوەی نرخی نەوت و گاز من توام گەرنتی بە مەتا سەرەتای 2024 ئێمە نرخی نەوت لە خوار پەنجا بە $6 نابینین ئەمە دەرفەتێکی باشە کە تۆ لە ماوەی ژێرخانێکی بەهێزی ئابووری بەڵام لەگەڵەوەدا دەبینین کە باری ئابووری هاوڵاتیان یاخود گەلەکەی عێراق و هەرێمی کوردستانی دەچ بە شێوەیەک بێگومان بەڵام لەگەڵەوەشدا لە دوای ساڵی 2014ەوە کە سەرۆک مام جەلال خوا لێ خۆش بوو کە نەیتوانی تر بە تەواوەتی بەهۆی دەخۆشی و دواتیش کۆچی دوای نەیتوانی کە حکمی وڵات بکات دەزانین کە هەتا ساڵی 2022 کۆتایی 22 کام حکوومەتە پێکێنرا لە ڕووی بودجەوە هەرێمی کوردستان ناتەواوێکی زۆری تیابوو بودجە بە تەواوەتی و بەپێی پشکی خۆی بۆی نەئەنێردرا بەڵام لەم کاتەدا کە محەممەد شیع سوودانی لەسەر حکومە بەڵێنی ئەوەی داوە چەند مانگێکە با بڵێن پشکی بودجەی کورد لە پشکی خۆی نێرێتە هەرێمی کوردستان لێرەدا کەمێک دڵخۆشکەرە ئەم بابەتە جاگەرەوەکەوەی باسی شت کرد کە ئەم حکوومەتە بەردەوام نابێت دووبارە هەرێمی کوردستان ڕەنگە تووشی ئاڵۆزێکی دیکە ببێتەوە والله ئەم مەوزوعە قسەکردن زۆر هەڵ ئەگرێ
زۆر بەشێکی ئەمەی کە من ئەیبینم دیمەنەکە ئاڵۆزە لەوەی کە کۆمەڵێک یان کۆمەڵێک تیمی جۆرا و جۆرە لە عێراقا کە پێشتر لە لوتکەی حکومڕانی عێراقا بوون ئێستا مەڵتی میلیاردێرن لە مەسلحەتیان دراوە من پێم وایە ئەمانە بە ئاسانی دانانیشن کێشە و تەگەرە بۆ کابینەکەی سوودانی دەست دروست دەکەن ئەم بۆ کەرتی نەوت دروست دەکەن ئەم لە ڕووی میدیایەوە شت فڕێدەنە بازاڕەکەەوە شڵەژان دروست ئەکەن هەم نێوانی هێزەکانی چوارچەوەی هەمانگی وەکو پێویست نییە هەم شەقام ناڕازیە و بەشێکی زۆر نەچۆتە سەر سنووقی دەنگدان لەبەرەوە بێ من قەنەعاتم وایە هەرێمی کوردستان هەرچیە لە بەغار ڕۆدام عەکسەکەی بکات بۆ بنیاددانەوەی خۆی بۆ نمونە لە عێراقا ئێستا 40% زەوی و خاشی عێراقیان بە کەڵکی ئەوە نەماوە کشت و کاڵی تیا بکرێت بەرەو چۆڵبوون و بە بیابان بوونەچێ بێریمی کوردستان بە پەلە لە ڕووی ژینگەی و هەنگاو باوێژێ لە عێراقا مەسەرەن لە بەسڕە ڕۆژانە نزیکەی 30 میلیۆن لیتر نەوت بڵێن ئەدەزرێت و تیمی جۆرا و جۆری ژیرا هەرێمی کوردستان ئەبێت چاکسازی بکات هەرێمی کوردستان ئەبێت چاکسازی بکات لە کاتەتوانێت بە تاگلایەنە حکومی وڵاتەکانی باڵین هەرێمەکەی خۆی عێراقا هەستەکەی سود لەو دەرفەتە نابینن نرخی نەوت و سوتەمەنی بەرزە و هەوڵدەن ژێرخانێکی ئاوری بەهێز دروستکەن هەرێمی کوردستان ئەبێت بیلەوە بکاتەوە لە عێراقا بینی نێوانی هێزەکانی چوارچەوەی مانگی و چوارچەوەی هەمانگی و سەدر و ئێتر هێزەکان بەگشتی ناکۆکە ئێمە بێ هەنگاو بنێن بۆ یەک ڕیزی و دوورکەوینە لە زمانی زبر و خیتابی لابەلا یعنی ئەمە سوودەگەێنێ بە هەرێمی کوردستان بەم شێوە ئەگەر بێتەوە دەرفەتە بخۆزێتەوە باشە ئەم لوتکانی کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بەتایبەت چەندین لوتکە بەسترا و ئەتوانین بڵین ڕۆژهڵاتی ناوەڕاست پشکی سەرەکی بەرکەوتووە لە بەستنی ئەم لوتکان لوتکەی جەدە هەبوو سعودیە و چین هەبوو ئەمەی سێ قۆڵەکەی ئێران هەبوو لە بینی تورکیا و رووسیا و ئێرانە یاخود چەند لوتکەیەکی دیکە هەبوو و لە هەندێکیشانە عێراق تێدا بەشدار بوو ئەمە چه کاردانە و کاریگەریکی لەسەر عێراق بەجێش ئەگەر بە کورتی باسی بکەین و دواتریش پێشبینەکانی تۆ بۆ ساڵی داهاتوو چیە بێت سوپاس وەڵا بە کورتی کاتی خۆی ئەمە کە مناڵ بن دراوسێکمان هەبوو هەر ئەویست خەڵق عەزیێت بە هەموو بەیانان بە خەڵکی وەرن ئەم سیارەی من ئیش ناکە و پاڵ بنن خەڵکش هەموو ئەچون پیاوی بە قووت و بێقووت و هەموو چون پاڵ بنەوش ناو سیارەکە تون برێکی گرده بوو هەندل برێکەش ڕاکێشتکە سێرمان کرد ناڕۆ ئەم سیارێ خەڵک سەیرێ کرد ناڕۆ ڕۆژێت و چمەز ئەمایەوێ بۆ خەڵکە ینی تون برێکی گردو و ئیلاگیان بکاوانە جا ئێمەش وەکو وەرێمی کوردستان داوا لە ئەوروپا و ئەمریکا و ئەم لاولا بکرد ناوکاریمان بکەن و خۆشمان ناوخۆ وایە ماناتون برێکمان گردووە و ناڕۆین ئەمە نابێ بەڕاستی ئەبێت ناو هەرێمی کوردستانە من دڵنیادەم ینی دڵنیام لەوەی کە وەکو پسپۆڕێکە دکتۆرام هەیە لەو مەجال لە پەیوەندی زۆریش بەشداریەکەم زۆریش خەڵکە بینم شەوانە و ڕۆژانە یان جوێبیستی خەڵکە بم دڵنیام لەوەی لە ئاستی گلۆبال و لە ئاستی ئینتەرناشناڵ وەزعێکی زۆر لەبار چرخەکە چرخی کووردە بەڕاستی بەگشتی بەڵام ئایا کورد خۆی چۆن ئەم بوونەی خۆی بەهێزەوە ئەسەلمێنێ بەڕێک و پێکی ئەسەلمێنێ ئێماوە تا بەڕاستی بێ تااقەت بوون ئیدارەی ئەمریکا و هاوپەیمانان کە ئەوەندە داوامان لێ بکەن هێزی پێشمەرگەیەک بخەنەوە بەڵام شت پێچەوانەکەی ئەبینین کاڵێن یەکی بخەنەوە ینی هەڕەشەیەک بەڕێوەیە ینی هەڕشەی تیرۆر بەڕێوەیە کاکە شەوانە و ڕۆژانە ئێمە داعشە بینین لەم شەقامانە لەم شارانە لەم شاقانە ینی ئەمە شتێکی نییە وەکو زەمنیەکان ینی ئاگداری نای متابعاکەین کە چی ڕۆدا و چی ڕوونادا سەحافەش بەشێکە لەم کایە بۆیە هەڕەشە بەڕێوەیە ئەو لوتکانێش لە ڕۆژڵاتی ناوەڕاستە جەنابەت باست کرد ئەگەر هەرێمی کوردستان ناو خۆیان موسساتی بەهێزتر بینا بکاتەوە ئامادە بێت و لەسەر پێ بێ بۆی وەڵام دەربێت بۆ کێشانەی کە لە ساڵی ئایندیا بەڕێوەن من دڵنیام زۆرێک لەو هەڕەشانە بن بە دەرفەتی گەورە بۆ تاکو و بۆ خاکی کوردستان باشە زۆر سپاس بۆ بەهرۆز جعفەر کە ژنابیان بەڕێبەر ئینستیتوتی میدیتریانە بن بۆ توێژینەوەی هەرێماتی سپاس کە بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت مەمنون دووبارە بەخێر هاتی